بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ خۆشەویستان. لە ڕوانگەی فەلەکناسی خۆر لە بەشی فیزیک کۆلێژی زانستی زانکۆی سەلاحەدین زۆر خۆشحاڵم پێتان شاد دڵمەوە. ئایا زەوی دەنجی هەیە؟ ئایا خۆر، زوحەل، هەسارەکانی دی دەنجیان هەیە؟ زۆرجار ئێمە لە سۆشیال میدیا سیر دەکەین کە ڤیدیۆ بڵاو دەکرێتەوە دەڵێ ئەمە دەنجی هەسارەی زەویە، ئەمە دەنجی خۆرە، ئەمە دەنجی فڵان تەنی ئاسمانیە. باشە، دەبێت لە ڕووی زانستیەوە ئێمە سەیری ئەو بابەتە بکەین، شیکردنەوەیەکی لۆ بکەین، بزانین ئایا ئەو دەنگە ڕاستە لەو تەنە ئاسمانیەوە دەردەچێت یان مەسەلەکە شتێکی ترە. با لە ڕووی زانستیەوە گەشتێک بکەین و وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە. لەگەڵم بن. بەڕێزان، ئەو دەنگە لە چوارچێوەی پرۆسەیەکە کە پێی دەڵێن سۆنیفیکیشن. باشە، سۆنیفیکیشن چییە؟ لە ڕووی زانستیەوە خۆشەویستانم، سۆنیفیکیشن بریتیە لە پرۆسەی گۆڕینی داتا واتە زانیاریەکان بۆ دەنگ، واتە بۆ شێوەیە کە بتوانرێت ببیستێت. لەبری ئەوەی تەنها بە شێوەیەکی بینراوتۆ سەیری داتاکان بکەین لەسەر شێوەی کێرڤ یان لەسەر شێوەی شکلی تر، دەنگ بەکاردەهێنرێت بۆ دەربڕینی نەخشە و بەهاکان لەو داتایانە. واتە ئێمە هەڵدەستین ئەو کێرڤانەی کە لەو شەپۆلە کارەمەگناتیسیە لەو تەنە ئاسمانیەوە دەرچووە، هەمان ئەو شەپۆلە دەکەینە دەنگ لە ڕێگەی ئامێری تایبەت و پرۆسی تایبەتە بۆ ئێوەی ئێمەی بیستەر گوێویستی داتایەکان بین، نەوەک گوێویستی دەنجی دەرچووی خودی ئەو تەنە بین. ئەوە پرۆسەی سۆنیفیکیشنی پێ دەڵێن. وە مەرجی لە تەنە ئاسمانیەکان ئەو لەگەڵ تەنە ئاسمانیەکان بگۆڕن ئەو پرۆسەی ئەنجام بدرێت. لەسەر زەویش ئێمە جاری وایە لەنێو تاقیەکاندا ئامێری وا بەکاردێت کە لەرەی کارەمەگناتیسی لێوە دەردەچێت، یان لەنێو سروشتی سەر هەسارەی زەوی سەرچاوەی کارەمەگناتیسی هەیە، تیشتی ئەم شەپۆلی کارەمەگناتیسیەوە دەردەچێت، زانایان دێن لەنێو تاقیەکەدا لە پرۆسێکی تەمان ئالۆزدا هەڵدەستن بە گۆڕینی داتای بینراو بۆ دەنجی بیسترا. کەواتە ئازیزان، ئەم شێوازە دەتوانرێت بۆ شیکردنەوە یان تێگەیشتن لە زانیاری بە شێوەیەکی ناتەقلیدی بەکاربێنرێت، بە تایبەتی لەو بوارانەدا بەسوودە کە ڕەنگە بینینی داتایەکان یان گرافیکەکان بە شێوەیەکی بینراو کارێکی قورس بێت، وەک داتا ئالۆزەکان یان کۆمەڵێک لە داتایی گەورە. بۆ نمونە، پرۆسەی سۆنیفیکیشن بەکاردەهێنرێت بۆ گۆڕینی خوێندنەوەکانی کەش و هەوا، وەک پلەی گەرمی یان ڕادەی شێ بۆ دەنگ، کە گۆڕانکاری لەو داتایە بە شێوەیەکی ڕوونتر نیشان دەدات. بۆ نمونە، تۆنی یان لەرەی دەنجی زیاد دەبێت یان کەم دەبێتەوە لەگەڵ زیادبوونی داتایەکان و کەمبوونەوە، لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما و نزمبوونەوەی، لەگەڵ بەرزبوونەوەی ڕادەی شێ و نزمبوونەوەی، دەنگەکە لەرەکە بەرز دەبێتەوە و نزم دەبێتەوە. تۆ بەم شێوەیە ساناتر، خێراتر لە گۆڕانکاریەکان حاڵی دەبێت. هەروەها خۆشەویستانم، سۆنیفیکیشن بە شێوەیەکی باو لە بوارەکانی وەک زانستی بۆشایی ئاسمانی یان پزیشکی، وەک شیکردنەوەی سیگناڵەکانی دڵ یان مێشک و شیکاری داتاژینگەییەکانیش بەکاردەهێنرێت. هەندێک جاریش لە هونەری شێوەکاری بەکار دەهێنرێت. ئازیزان، لە حاڵەتی داتاکانی فیزیای ئاسمانی لە کەشتیە ئاسمانیەکانی وەک پارکە سۆلەر پروب یان MMS یان ویند یان ئەوانەی کە لە سۆهۆ تۆمار دەکرێن لەسەر شێوەی داتاکانی وەک کارەمەگناتیسی، هێز و توندی دیاردەی ناسراو بە بای خۆر، هەروەها سیگناڵەکانی پلازما بە چەندین شێوە زانایان لەنێو تاقیەکەدا ئەم هەموو داتایانە دەگۆڕن بۆ دەنگ. باشە، ئامانج لەم پرۆسەیە واتە لەم پرۆسەیە چییە لە بواری فەلەکناسیدا؟ ئامانجی ئەم پرۆسەیە ئەوەیە کە تاکەکان چ زانا بن و پسپۆر بن یان کەسانی دیکە بن، بەڕێگەیەکی نوێ و هەستیار و کاریگەر و زۆر بەسوود بتوانن سوود یا سوودێکی باشتر لە داتا زانستیەکان وەربگرن و بە شێوەیەکی ڕوونتر و ساناتر لەو داتایانە نزیک بنەوە تا لێ حاڵی ببن. هەروەها بێگومان یارمەتیدانێکی زۆری دەدات بۆ تێگەیشتن لە دیاردە ئاڵۆزەکانی نێو بۆشایی ئاسمان. بۆ نمونە ئێمە کونەڕەشەکانمان هەیە، ئێمە گەلەستێرە ئەکتیڤەکانمان هەیە، ئێمە ئەستێرەکانی دیکەی جگە لە خۆرمان هەیە،
هەندێک دیاردەی نامۆ لە سنتەری گالاکسیەکان ڕوو دەدات، دەرچوونی شەپۆلە ڕادیۆییەکان، نەخشە ڕادیۆییەکان، لەرە کارۆمەگناتیسیە نامۆیەکان، زانایان دێن ئەمانە هەمووی لە ڕێگەی پرۆسەی سۆنیفیکەیشنەوە دەگۆڕن لە داتا بۆ دەنگ. بەم شێوەیە ئێمە هەم لە ڕووی زانستیەوە تیمێکی سپۆرت بێگومان سوود لێ وەردەگرێت، لێکۆڵینەوە و شیکردنەوە و توێژنەوەی لەسەر دەکات. ئەمە لە لایەکی و لە لایەکی دیکەش کەسانی دیکەی ئاسایی بۆ نمونە کە دوور لە بواری فەلەک بەڕاستی کە گوێبیستی ئەو دەنگانە دەبن کاتێک کە داتا بۆکو ئاماژەم پێدا کارۆمەگناتیسی شەپۆلی کارۆمەگناتیسی دەگۆڕێت بۆ دەنگ بەڕاستی مرۆڤ سەرسام دەکات. ئێستا خۆشەویستانم گوێبیستی ئەو دەنگانە دەبین کە زانایان لە ڕێگەی پرۆسەی سۆنیفیکەیشنەوە داتایان گۆڕیوە بۆ دەنگ، واتە لەسەر هەمان ئەو لەرەیە کە کارۆمەگناتیسەکە هیتی یان شەپۆلە کارۆمەگناتیسی دەرچوو لەو تەنەوە هەیە، هەمان ئەو کێرڤەیان گۆڕیوە بۆ دەنگ. بەڕاستی کارێکی لە ڕووی زانستیەوە زۆر سوودی هەیە و تەنانەت لە ڕووی هونەریشەوە تام و چێژێکی زۆر نایاب دەداتێت. کەواتە خۆشەویستان لە کۆتاییدا دەگەین ئەو دەرەنجامەی کە زەوی و خۆر و مانگ و زوحەل و تەنە ئاسمانیەکانی تری دەرەوەی سیستەمی خۆر دەنجیان لێوە دەرناچێ. ئەو دەنگەی کە ئێستا ئێوە دەیبیستن لەو تەنە ئاسمانیانە ئەو دەنگەنیە کە تۆ لە بۆشایی ئاسماندا دەیبیستی یان جێت لێ دەبی، مەحاڵە هەرگیز ئەو دەنگی لێوە دەرناچێت وەکو دەنگ کە بە پێوەری دیسیبل تۆمار بکرێت. بەڵام گۆڕینی شەپۆلە کارۆمەگناتیسیەکان کە وەکو بڵێیت جێپەنجەی تایبەتی ئەو تەنە ئاسمانیانەیە بۆ دەنگ کارێکی زۆر ناوازەیە. فەرمونون ئێوە چەند نمونەیەک وەردەگرین و گوێبیستی ئەو تەنە ئاسمانیانە دەبین کە چۆن لەرەکانی کارۆمەگناتیسی تایبەت بە خۆیان بەعسی هەندێکیان دەنگی زۆر مەترسیدار و سەرسامکار و تەنانەت هەندێکیان تۆقەیەنەجی دروست دەکەن.
بەشی دووەمی پرۆسس سۆنیفیکیشندا زیاتر ئینشاءڵڵا ئاماژە بە چۆنیەتی سوودوەرگرتن لە پرۆسس سۆنیفیکیشن دەکەین لە لێکۆڵینەوەکانی تایبەت بە چالاکیەکانی خۆر کە ئێستا هەنگاوی زۆر گەورەی بڕیوە و وەزانایان بە تەواوی پشتی پێوە دەبەستن بۆ شیکردنەوەی ئەو دیاردانەی یان ئەو ڕووداوە نامۆیانەی کە لەسەر ڕووی خۆر یان لە ناخی خۆر یان دەوروبەری خۆر ڕوودەدات بۆ ئەوەی زیاتر لە سروشتی ئەستێرە ئازیزەکەمان کە خۆرە حاڵی ببین. خۆشەویستانم لێرەدا هاتنە کۆتایی ئەم بەرهەمە. هیوادارم سوودتان لێوەرگرت بێت و تا دیدارێکی دیکە خواتان لەگەڵ.